بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشێکی تری یاخود بەرنمەیەکی تری جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. دەپرسم ئایا دکتۆر محسین عەبدولحەمید کێیە؟ بیریارێکی ئیسلامیە یاخود کارکتەرێکی سیاسی یاخود کەسایەتێکی زانستیە؟ چۆن بیر و باوەڕەکانی سەعیدی نورسی و جەمالەدینی ئەفغانی یاخود تێگەیشتنەکانی ئەوانی جێکردوتەوە لە ناو بیر و بۆچوونەکانی خۆیدا؟ ئەو پاڵنەرانە کامانە بوون کە وای لە دکتۆر محسین عەبدولحەمید بکات بکەوێتە ژێر کاریگەری بیر و باوەڕەکانی بزوتنەوەی ئیخوان موسلیمینەوە. ئایا دکتۆر محسین عەبدولحەمید لە کاتێکدا کە تەمەنی مناڵی لە ناو شاری کەرکووکدا بۆ بۆچی ڕوویکردە شاری سلێمانی؟ چۆن بوو ساڵی 1953 مەلیک مەحموودی بینی و دەستی ماچ کرد؟ ئەمانە کۆمەڵە تەوەری سەرەکی بەرنامەی جێپەنجەیە. ئەمڕۆ لە بەشی یەکەمی بەرنامەکەمان شرۆڤەیەکەین و باسیەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر محسین عەبدولحەمید. پێم خۆشە هەر بۆ بینەران وەکو سەرەتایەک بزانین دکتۆر محسین عەبدولحەمید کێیە؟ والله من خۆم هەموو شتێکم لەو کتێبە ئەو بەعزێکم لەو کتێبە ذکر کردووە سەفەحات من حیاتی کە بە عەرەبی نووسیومە. من شخصێکم مناڕیم لە کەرکووک و لە سولەیمانی هین کرد. لە سولەیمانی تا سنفی سێم خوێند، دوایی هاتینەوە کەرکووک، پێنجم تەواو کرد، چوومە بەغدا لە دارالمعلمین العالیە لە بەشی عەرەبی لەوێ دوایی تەخەڕوجم کرد. 6 ساڵ مدەریسی هین بووم سانەوی لە سانەوی کەرکووک. دوای ئەوە چوومە قاهیرە ماجستێرم وەرگرت، هاتمەوە کولیە شەریعەت عینیان کردم لە بەغدا. دوای ئەوە دکتۆرام وەرگرت. ئیتر حیاتەکە درێژە الحەمدولله و زۆر بە کتێب نووسین و بە ئەفکار و بە خوێندنی ئەم عولەما گەورانەی کۆن و تازە خۆم یعنی تەهیئە کرد و خۆم تەعیین کرد کە بتوانم منیش بنووسم ئەو بیر و باوەڕەکانم بخەمە سەر قەڵەم و کتێب و ئیتر ئەوە مختصری. کتێبی صەفەحات من حیاتی مذەکراتە یاخود ذیکرەیاتە؟ ذیکرەیاتە، مذەکرات، چونکە ئەگەر یەکێک مذەکرات بنووسێ ئەبێ وەثائقی هەبێت، تەئییداتی هەبێ. من ذیکرەیاتی خۆمەوە، یعنی خۆمیش تاریخی خۆمم. بەڵام ساڵانێکی زۆر لە ناو ڕووداوەکانە ژیاوی وە هەوراز و نشێوی زۆرت بینیوە، چۆن تەنها بەوە ئیکتیفات کردووە؟ والله بەوە یعنی من لە خۆم زۆر ڕازی نیم، ئەوە شتی زۆرترم بکردایە، ئەمما ئیتر نەخۆشی سبحان الله لە گەنجیەتیەوە کەوتمە سەر نەخۆشی ضغط، ئەوە زۆر تەئسیری لێکردم کە بەعزێ ئەوقەیە یا شەقیقە ئەوە تەئسیری تێکردم لە کتێب. ئەمما الحەمدولله لەگەڵ ئەوەشە باشە، یعنی تقریبا دەوری 50 کتێبم نووسیوە و لەگەڵ تەدریس و لەگەڵ محازەرات و لەگەڵ ئیتر لە مزگەوتەکان لە هینی شوێنە سەقافیەکانی بەغدا زۆر محازەرم داوە، ئەمما مع الأسف بەباشی تەسجیل نەکراوە، وإلا تقریبا 50-60 محازەرم هەیە زۆر مهمە علمیەن، ئەمما ئیتر مع الأسف دەرنەچوە بەباشی لە تەسجیلەکان. بەڵێ، تۆ بیریارێکی ئیسلامیت یاخود کارکتەرێکی سیاسی یاخود کەسایەتێکی زانستی کامیانت پێ ئەوەیە؟ هەمووی پێکەوە. من یعنی جیاوازی ناکەم لە فکر و لەگەڵ سیاست و لەگەڵ، چونکە ئیسلامیەت هەموویەتی. ئیسلامیەت لە ڕەئی من غەڵەتە بوترێ السیاسەت جزء من الإسلام. ئیسلامیەت هەمووی سیاسەتە، چونکە سیاست چییە؟ سیاست تدبیرە، ئیدارەیە، لەبەر ئەوە ئیسلامیەت هەمووی سیاسەتە.
پیغمبر صلى الله عليه وسلم چیرت أري كان أنبياء بني إسرائيل يسوسون أممهم. معناه شيء يسوسون أممهم؟ يعني يحكمونهم ويرتبون أمورهم، يديرونهم وهكذا. أو مصطلحيك أو تري إسلامي سياسي بلايتو الراستة يعني دان إسلامي سياسي أو راسنية أو إشي مستشرقة كان كرديان أو يكمين جال أوان كرديان بو أو يبرين يعني إسلامية سياسة جداية ودين جداية أو كلمة كاستعمال كريت الإسلام السياسي، الإسلام السياسي زور غلطة. إسلامية هم سياستها شيء كي سياستها سياستي شخصي، سياستي اجتماعي، سياستي دولة همو عين اشتبه بلا إسلاميته. بلام أوان كتولة قرآن بخونيت تماشا كي أم كوني همو جمع كردوها لا يكتب، أم حياتي همو جمع كردوها، سياستي تيايا، دولتي تيايا، عدالتي تيايا، مثلا اشتبارشي تيايا، أمر بالمعروف تيايا، نهي عن منكر تيايا أو هاي قرآن همو قرتوته وهمو أوي لديانا كان كبو بشر أبي استمرار بكات همو تيايا قرآن. عبادة خدا پرستی شخصي بتنها بكري باسي سياسة نكري أما نقصانه؟ لا طبيعي زول نقصانه. أي إنسان بوشي خوي تبارك وتعالى خلقي كردوا أبي لم دنيايا حركت بكات تي بكات بسيتناوية إشي باش تأييد بكات، إشي خراب توزيعي بكات. أم قسيك أكربر الإسلامية سياستني ودين نابي تدخل بكا، أما لغته شي زور غلطة أبي كنا فاما إيكا وهي بقصيش أيكن بو أوي إيشي سياسة كان بروان بباشي. أما كسيك يوكو محمد أراغون يكم جار وابزام ترويجيا بمصطلحها دعاي هاشم صالحي قتابي أوان باسي. محمد أراغون شخص يكا جزائري بوشوه فرنسي مش كإسلامية كاي درهنا مشي غربي تيكرت مشي غربش لسر إلحاد بنده لسر إنكاري أديان بنده. يعني أوان مراجعي كتابك خويان كرت توراة وإنجيل همو محرفة دسيان خوش بيت، أما هاتن محمد أراغون وكو أو كزور كسهي العالمي عربي وياخذ إسلامي هاتن عيني مراجعي غربيان تطبيق لسر قرآن طبيعي أما غلطة شنك قرآن لاي قرآن يعني توراة مو خويا نسيانا أما دريجة موضوع دريجة إنجيل همو خويا نسيانا كزنات واني بري أم إنجيل قصي مسيحة هموي يا توراة قصي موسى يا هموي إثبات كراوة بهزارها كتاب أوان هاتن شو كعقلي هنا كان قوري إسلامية كان عقلي غربي أنت كرد لبر أو محمد أراغون لسر أو كرديان بسي بالرئيسي وبرين رئيسي معهدي فكري إسلامي لسوربون أو همو كسيك مسلماني أو يا ناكر ولا ناو مستشرق كان باوي هبو وكتب وقسكاني أنت إذا كرت أي وخوشي لم أخيرا نختك وام لا نختي تراجع يكردو مرت على كل حال. بله سپاسەکەم وەکو مەدخەلێکی بەرنامەکە لاماندا سەر ئەم باسەش باسێکی گرنگ بوو پێم خۆش بوو ڕوون بکرێتەوە زیاتر لەوە بوو کە بەڕێز وتی هەمووکو کارکتەری سیاسی هەمووکو مفەکیرێک هەمووکو کەسایەتێکی زانستی هەمووی پێکەوە گرێدراوە وەکو ناونیشان کتێبەکانم هەمووی تایە نعم لە حياتیش ما هەمووم بە یەک عنوان وەرگرتووە ئیسلامیەت هەموویەتی. بەڵێ باش تۆ لە حیاتەکەی خۆتا باسیەکەی لە شاری کەرکووک لەدایک بووی چەند ساڵێک دوای ئەوە ئێوە ڕووەکەنە سلێمانی
كاكم لبي نظام الدين رحمتي خوايده بيبار وفاتي كرد لإنجلترا أو لبي تعيين بو لصاري 1936 تعيين بو بمأموري إحصائي سليماني يتر أمو باكم وفاتي كردبو طبيعي إما يبرد أبيه دايكم وفاتي كردبو إما دو براو دو خشك ماينوا لقال خوي إما دا سليماني حوصل ماين کاک چەند ساڵە تۆ گەورەتر بوو؟ كاكم بەڵێ 15 سال 15 ساڵ یانی لە 20ەکان بوو مەوالیدی 22 مواليدي بو وياخذ خوي يقول 21 على كل حال بار وفاتي كرد يعني عمري صد تيبري كردبو بەڵێ من بار عمرم 85 سال بو او 100 سال بو 15 سال لمن قولت بەڵێ خوا لێی خۆش بێت بەڕێزت باس لەوە ئەەکەی حیکایەتێکی گرنگ باسەکە ئەڵەی کاکم کە هاتە سلێمانی باسی مەجلیسێکی قازی شێخ محەممەدی خاڵەکەی ئەو حیکایەتەی بۆچی لێوان لە کتێبەکەیە ناوەگە بۆ بینەران باسی بکەیت سەرەتای والله ناساندنی او شيخ محمدي خال اديبه شي زور قوله بو عالم بو انسان شي زور يعني شخصيته شي زور خورشويست بو يعني قاضي سليماني بو مجلسي هبو لمزقوتكي بابيري كاكم كلميت عينكرا قنجك كلا هندر شوا لا كلية درشو كلية علوم إسلامي دار العلوم شو أو بيان قلت أشوف بولا علماء كان بيان قلت مجلسي شيخ محمدي خالها لما زقوت كيان والله شو أبي أريك شو ما أبي باسي حسن بناي أنكرت شيخ محمدي خال زور بخرابي ناوي هنا يعني وكبري هجوم يجي توربوا توربوا يعني كأنه أما وايو أما يو بياوي شي باجنيو كاتش شموتي حيفا سيد مكرت حيفا أديبي شي وعالمي شي بو غلطيا شو بيت أري بيم قد وتوم يا شيخ من سند رسالة حسب البرنامج لكنا جنابة خدته أو رسالة أنا وتينا وتي منش بأدم انقلاكر وتم يا شيخ أجر أو رسالة أنا بوبين مش حوتي كبشوكة أي خيوني توتي أي خيون مو أري والله حفتي دومي أر حفتي جارك أري عالم دانشتو أي احترامه وتي يا جماعة من شخص شي زور قولا بخراب فيتي قشتبوم حسن البنا فمن تراجعكم من زور غلط بوم أم رسالة أنا مخين دوا ومن أقريمه ولو قصانيك كردوما أما داعية شي زور قوريا إمامي شي زور قوريا أري زور متحي كرد إن جا دواي أري يشك دانشتبو تجارتي أبو ملا ما بين السليماني لبغداد هلا جماعتي خوي وتي فرانكس أجر همو جارك أشيت بغداد بشو سوق السراي هل كتابك رسالة ناوي حسن مناي لسربي بوم بكرة وبوم بينا إن جاء لبر أو كاكم زور يكتريان خوش وست زور طبعا أو كاكم قولة تربو زور ممكن 15 سال بەڵێ ئەکرێ بڵێن کاکت ئەو کاتانە پەیوەندی کردبوو بە بزوتنەوەی ئیخوان موسلیمینەوە طبيعي لبغداد کە هاتنە سلێمانی ئەو لە پەنای ئەوەی کە وەکو باست کرد مامۆستا بۆ لە سلێمانی لە پەنای ئەوە داوای بۆ ئیخوان کرد عصابو أما لبر أوي كوا خريجي كوليجي إسلامي بو لثانوي درسيان أداية كدرسيان أداية أو وكو برين مامۆستاکانی کە نەبوو علمەکەی تازە بوو زۆر ئیسلامیەت تێگەیشت بوو بۆ تەلەبەکان بەحسی کرد لێرە شیوعەکان کەوتنە زدی و کەوتنە تەقە لەسەری لەناو سلێمانی لەناو سولەیمانیە کە ئەڕۆیت لە جادە زۆر یعنی هاواریانە کرد چەند وەختێک یانی ئەکرێ بڵێن کاکت کە هاتبووە سلێمانی بە تەنیژ وەزیفەکەیەوە هاتبوو پەیامی ئیخوان موسلیمین یاخود داوای ئیخوان
دعوەی ئیخوانی ئەکرد لە سلێمانی. طبیعی والله نازانم لە خۆی لە هین باوەڕ ناکەم يعني لای تەلەبەکان زیکری کردبێتی ئیخوان موسلیمونیشی ئەمە باسی حقیقەتی ئیسلامیەتی بۆیان نەکرد. بەڵام ئێستا باسەکرێت کە بۆ چونکە نەسلی کورد میلەتی کورد گەنجی کورد هیچیان نەئەزانی لەسەر ئیسلامیەت ئەبەدەن لەبەر ئەوە دژی ئیسلامیەت بوو. ئەڵێم لەوانەیە کە لە مەجلیسی شێخ محەممەدی خاڵ باسی ڕیسالەکانی شێخ حەسەن البەنای کردوێتەوە ویستێتی مفاتەحەشی کا بۆ داعوەیەتی بۆ لای بزوتنەوەی ئیخوان موسلیمین. بڕێ یعنی نەک بیکاتە ناو داوەکەەوە ئەمە بگاتە وەزعی تیان بگات چێن ئەمانە لەبەرەوە شێخ محەممەدی خاڵ تا وەفاتی کرد زۆر ئیخوانی خۆشەویست. یعنی دۆستایەتی پیا کرد دوای ئەوە لەگەڵ ئیخوان زۆر حتا من ڕۆژێک لە ساڵی 1970 لام وایە 73 بوو کە ئەچووینەکەنی ئللا ئەبوایە بچێنایەتەکەنی ماڵەوە یعنی لە وێنانمانە خوارد یعنی غەسبی لەسەرمانە کردای گو دەبێ نیوەڕۆلەکەنم بن ڕۆژێک کوتی دکتۆر موحسین تۆ تەفسیری قورئانت لە هین دکتۆرات وەرگرتووە لە تەفسیری قورئان لەسەر ئیمامی رازی من ئەو مەلزەمەیەم نووسیوە تەفسیری قورئان ئەوە دەستی کێشا وتی ئەو مەلزەمەیە من و کاک نیظامەدین لێرە قسەی خۆمانەکەین تۆ بچۆرە ئەوێدانی شەبزانە ڕەئی چییە لەسەری ئەمەم دوایەیە دوای دکتۆراکەت لە ساڵی 73 4 یا 4 چونکە لام وایە هۆ ئەو لە ساڵی 82 وەفاتی کرد ڕەحمەت الله عەلەیه. بەڵێ ئەو کاتە وەڵڵا منیش کە خوێنمەوە سەیرم کرد ڕەنجی قسەی فکری سەید قوتوبیتیان نییە کە مەصدەرێک یانی پێم وتم ناو تەفسیرەکەیە تەفسیرەکەی فی ظلال القورآن نا تەفسیرەکەی خاڵەڵێ تەفسیرەکەی خاڵ وتم یا شێخ جەنابت ممکنە فی ظلال القورآنت نەخوێند بێتەوە وتی ئارێ وەڵڵا وتم یا شێخ ضروریە تۆ ئەمە لە پێش تەبعی في ظلال القرآن قال وتي لسليماني نییە وتم من ئەچمەوە بەغدا لەگەڵ تەلەبەکانم لەوێ نوسخەیەکت بۆ نێرم وەڵا کە چوینەوە بەغدا چوومە سوق سرای لەوێ لە مەکتەبەی موسەنا نوسخەیەکم بۆ کڕی ئەوسا بە 4 دینار بوو في ظلال القرآن 8 مجلد بە 4 دینار بوو وەڵا بۆم کڕی بۆ منارد دوای ساڕێ هاتینەوە بە سولەیمانی هەموو جارێکە هاتینە سولەیمانی ئەچووینەکردی چوە زۆر کاکمی خۆشەویست ئەویش زۆر ئەوی خۆشەویست هەتا براکانیشی شێخ مستەفا شێخ براکانی هەمویان بە منی گوت طبیعی خوای تەبارەک وتەعالا لێمە پرسێ من درۆ ناکەم ئینشاء الله وتی دکتۆر موحسین تۆ خزمەتێکی گەورەی منت کرد وتم چۆن یا شێخ ببوورە یعنی ئەستەغفر الله من چیم تا خزمەتی جەنابەت بکەم وتی نا وتی من ئەگەر ئەم تەفسیرم بنووسایە بەبێ ئەوەی ظلال القورآن بخوێنمەوە هی سەید قوتوب زۆر ئەترسام ڕۆژی قیامەت خوا لێم بپرسێ ئەی شێخ محەممەد تۆ تەفسیر ئەنووسی چۆن في ظلال القورآن ناخوێنیتەوە اینجا ئەمە ئاعترافێکی زۆر گەورەیە فعلا تۆ تکە تەفسیرەکەی خوێنیتەوە تەبیعی خۆی بە ئەدەبێکی ئەدەبیاتی کوردی جوان نووسویەتی شێخ محەممەدی خواڵ ئەدی بوو لە کوردیە هەر لە عەرەبیەکەشی زۆر بەقووەت بوو چونکە علومی ئیسلامی خوێندبووی مەلا بوو خۆی وەختی خۆی لا شێخ لام مستەفای قەرەداغی خوێندبووی لە عالیمە گەورەکانی لای عالیمە گەورەکانی ئەوسا کە خوێنیتەوە کە ئەو جوزانەی کە نووسویەتی زۆر یعنی کاریگەری فی ظلالی بەسەرەوەیە. بەڵێ سپاس جگە لە شێخ محەممەدی خاڵ ئێوە لەگەڵ کەسایەتیەکانی شاری سلێمانی ئەو کاتانە کە تۆ باسی ساڵانی چلەکانەکەی لەگەڵ کیترا لە ڕۆشنبیرەکان مەلاکان پەیوەندیدانە لەگەڵ 3 کەس زۆر برادر بوون
الشيخ محمدي خال، شيخ عبد الله الشرستاني إمام وخطيب تشي، شيخ عبد الخالق، شيخ خالد القشوندي بو لم حفتا كان لا موي وفاتي كرد عالم بو خوي زور. شيخ مصطفى حاجي ملا رسول ملا مصطفى صفوت باوشي عز الدين. هر عز الدين من لبي ناسيتم او لمن قورة تربو سي 4 سال او لسي متوسطبو من لشش ابتدائي بو او 3 سال 4 سال لمن قورة تربو عز الدين. علاقاتي الروشن بيري وافكارها بو ياخذ هر علاقاتي كومالايتي عز الدين شيوعية كان دسيان كردبو كبيرة بيشيشنا لبرو إنسانة زشيبو بيشيشنا لا إخوان كرديان. دواي اعترافاتي زور أبو من شيخ لبغداد زور برادر وين لقال دكتور عز الدين رحمه الله عليه من كوفاتي كرلي نبوم وإلا أشوم السليماني بو تعزيكي شو علاقة ما زور بو قوت بو لبغداد أبي شو أستاذ بولا برشي كردي منيش لو كاتي وش جنج بولا سليماني هاو ريتي تانا بو بيا يعني أول السن في سيا دوي متوسطبو من لششبو بله بس لقال كاك ما كاك ميزور خوش أبيست بله وإنسان شي بأدب خوي زور يعني دكتور عز الدين بله أي لقال ملا عبلاي شروستاني لقال أي شهر علاقاتك كومالايتي وروحي عيني ويازيات الأفكار يجبو والله أفكار نازانم چونك من لقلين يا يكجار يا دوجار لقلي شوم بولاي أو علاقتهم لقلي نبو. أما خوي كاكم دائما أشوكني وتصحيح أفكاري شيكرت چونك ملا قديم كان نختي علمي تازي النبو اطلاعي النبو بسر حركي ثقافي تازه العالم لغا عالم إسلاميتها هل لقل كتابك خويا أنه حجرة مشغول بون بله وكاتانا لدوروبري سليمانيش لشاري حلبجة كومالي ماموساي عيني قوري ماموسا ملا صالحي قوري ماموسا ملا عثمان عبد العزيز البراكاني لقل تانا بو أو زور كاكم لقل أوان دعاي منيش عينا لقل أو كقوربهم لقل ما وصام لا عثمان ما وصام لا علي ما وصام لا عمر لقل ملا صالحي كوري ماميان لوان قولة تربو زور هاتو شومان همو بله علاقي ايو شغله انا هر علاقي وكوين بو علاقي افكار نبو صالي 954 علاقي افكار بو لو زمان هو لشلكانه والشيخ عثمان كتبي تازي اخندوا طبعا صالي 954 شيخ امجد زهاوي لقال محمد محمود صواف اتشنا حلبجه بيامي اخوانا بن بوي يعني اكريبلين بيشي 54 ما وصل ملا عثمان وما وصل يعني حلبجه اشنا بون ببيري اخوان نازانم كاخوان لكن ثقافتي تازيان دس فيها كردو لا مع هذاك اخوان لنا وفقي كان هيام بو مري يعني جياوازيان هبو لقل فينا كان اخوان ما وصل ملا صديقي براشيان ولا طبيعي او شوار برابو لا مو شوار بون ملا عمر وملا علي وخويو ما وصل ملا عثمان لقل ملا صديق كان بيرار وفاتي كلا من اميزوكو بلغنامه اگر تو معلومات بي آية بيشي 54 ما وصل ملا عثمان بيوندي اخوان بيونديان بيو كردبون او معلومات الناس انا متاكد شكا باسي تشلكان اكري كشست حزبي اسلامي پیدا کرا بو لزماني عبد الكريم قاسم اوان همو شون نابي بله اوان بيونديان ابو دليلي اويا كلا بنجا كانوا مدرسي هلبجه معهد إسلامي كشيخ عثمان وبراكاني بو اطلاعيا لسر برين عصر تازهب وابزام اوانيا كم كسبون بيمانغاي إسلامي هلبجيان دامزرانو ما وصم على عليش بربرسي بيمانغاي راسخ من بيت بريم لو زمانوا يعني لفنجا كانوا اوان شون ناو فكري ام عالمي تازه وفكري تازه وطبيعي فكري تازه شي هو اوسا اخوانا كان بون بله
ئەو کاتە تۆ باسی ناو شاری سلێمانیت کرد و ئەو محارەبەی کە شیوعیەکان بەرامبەر مامۆستا نیزامەدینی برات ئەیان کرد. ئەمما کاکم احتیمامی نادا. ئەکرێ بڵین ئەو کاتانە ململانیەکان ململانەی ئەفکار و بیرکردنەوە بوو، ئەوەی مەسەلەی بڵێن جیاوازی ئەوە بوو یاخود پەیوەندی بە کاری ڕێکخراوەی ئیخوانەوە هەبوو. لە سولەیمانی ئەوسا هینی تەنظیمی ئیخوان نەبوو. ئەوەی لە نێوان دوو کەوانە پێوتێ ئیلحاد، ئەو ململانەکە ئیلحاد لەناو سولەیمانی هەموو نەشریانە کرد بە یعنی لەوایان کرد لە کۆمەلگا کە زۆر دەربچن لە ئیسلامیەت، خاستەن ئەنجی تازە ئیسلامیەت معلوماتیان نەبوو. هەموو عالم لە مزگەوتی گەورە نوێژیە کرد، مزگەوتی گەورەش پیاویشی پیر مەلا بوو ئەهات بە عەرەبی خوتبەی ئیبن نەباتە ئەخوێنێتەوە، ئەم عالەمەشی شتێ ناگا ئەچنە دەرەوە. لەبەر ئەوە گەنجێک نەبوو ئەوسا لە پەنجاکان 51 52 49 کە من زۆر واعیم کە گەنجێ بێت نوێش بکات لە سولەیمانی یان مسەقەفێک بێت نوێش بکات، هەموو قەدیمەکان بوون. بەڵێ خۆی طبعا لە ناو شاری سلێمانیش هەردوو پەیڕەوکەرانی طریقەتی ناقشبەندی و قادری هەبوو. پەیوەندیتان لەگەڵەوە ناچۆن؟ لەگەڵ ئەوان ئێمە نەمان بوو، پەیوەندیتان نەبوو، سۆفیەکان نەمان بوو، پێی لەگەڵ قادریەکانیش قادری نەقشبەندی هیچ نەمان بوو. ئەوسا ئینسانێکی فکری بوو، یعنی لەبەر ئەوە ئێمە ئەو بڵێ من بچوو بووم ئەو علاقەی لەگەڵ بڵێ شیوخی تەسەوف نەبوو، حتا باوکیشم ئەو علاقەی نەبوو کە مەلایەکی زۆر آخر خۆ وجودیان هەبوو لە ڕابردووشا کە باسەکەی لە سلێمانی پێش ئێوەش سیراعی نێوان ئەو دوانەش هەبوو. تۆ نازان لە مێژووە پێشتر باسەکە و کاشم نەچوەنا و ململانەوە. بەڵێ تۆ ڕووداوێکی گرنگ باسەکەی باسی ساڵی 1953کەی مەلیک مەحموودت بینی و دەسیت ماچ کرد. بەڵێ ئەوە لە هینی گەورە نوێژوانە کرد. من ئەو سالام وایە لە سنفی دوو بووم، دووی متەوەستا یان سێ متەوەستا بووم، یعنی تازە چوو بینە سێ متەوەستا. ڕۆژێک لە پاش نوێژی جومعە عالم هجومی کردە چییە مەوزوع؟ وتیان مەلیک هاتووە. وەخەبەر شێخ مەحموودیانە گوت مەلیک ئەوسا هەتا تووی مەلیک، یعنی ئێمە توی مەلیک لە خارجی سولەیمانی بوو زۆر، عالەمە چوو بۆ سەیران لە بەهار. گەڕێکێکی سلێمانی ئێستا گەڕک نەبووە ئێستا لە سولەیمانی زۆر بچووک بوو. ئەوسا لە بدایەتی پەنجاکان سولەیمانی زۆر بچووک بوو، یعنی برین توی مەلیک لە نزیکی گۆژە بوو. ئەوسا عالم بە پێ ئەچوون لەوێ بۆ سەیران لە بەهارەکە. بەڵێ مەلیک مەحموود لە مزگەوتی گەورە بوو کە هاتە دەرەوە، منیش بەخوا سەیرم کرد، ئینسانێکی زۆر بە هەیکەل بوو و دیار بوو، یعنی فمنیش خۆم بردە ناوەوە لەم لا وڵا گەشتمەکردنی دەستم ماچ کرد و ئەویش سەری خستە دەستی خستە سەر سرم، وتی کوڕم بەختیار بیت، بەرخوردار بیت. خەریب و ماچم بکە من خۆم دوور خستەوە. بەڵێ بۆچی؟ وەڵا یعنی نەختێک شەرمم کرد مەلیکم من ماچ بکات. دڵخۆش بووی کە بینیت؟ دڵخۆش بووی کە بینیت؟ زۆر طبعا. بەڵێ چی ئەی بینە چی ئەوەی ئێستا بڕێ من شێخ مەحموودم دیوە کە ئەنەهو شتێکە لە حیاتیە. طبعا مەلیک مەحموود بەڕەحمەت بێ 3 ساڵ پێش وەفاتەکەیەتی تۆ بینیوتە. من لە 52 بوو کە من دیم. لە کتێبەکە 53 نووسراوە؟ 52 یا 53 بۆ چوو ئەو ساڵی چەند وەفاتی؟ 56 وەفاتی کرد. ئەوسا گورج بوو لە ناو عالەمە ئەڕۆشت بۆ ماڵی برای شێخ قادر، چونکە مزگەوت لە مابەینی مزگەوتی گەورە و ماڵی شێخ قادر هەر 150 مەتر ئەوها، ئەمما عالەمەکە نانەهێشت بڕوات، هەموو ئەو دەستیان ماچە کرد، شاریان ماچە کرد. ئیتر وا دیار بوو
ئەهلی سولەیمانی زۆر خۆشیان ئەویست یا کوردی ئەو زەمانە. بەڵێ شتێکی گرنگ باسەکەی دکتۆر لە کتێبەکە ئەڵەی من لە سلێمانی ئاسوویەکی باشە بەردەمما کراوە، تەنانە باسی چەسپاندنی هەویەی خۆت و باسی مستەقبل و ئەوانە ئەەکەی کۆمەڵێ دەربڕینی جوانت نووسیوە کە ئەڵەی لە سلێمانی من توانیم خۆم بینا بکەم. ئەوە چۆن لە سێمای من کاریگەری طبیعی ئەوسا من گەنجێکی مناڵێکی کورد عەرەبی من ئازانی فوردە وردە سۆر کاکەم کە مەجەلاتی عەرەبی هەبووسی ئەمانە دوایی یعنی مەجال ئەین لە سولەیمانی شخصێک هەبوو بەرامبەر سەرا لام وایە ناوی مام قادر بوو جەریدەی هەموو جەریدەکانە هاتن بۆ ئەوێ جەریدەکانی بەغدا یعنی عەرەبی و هەموو عەرەبی بوو تەبعین ئەوسا فئەچووم لەوێ لە عوتڵەش 4 مانگ لەوێ هەموو ڕۆژێ ئەچووم جەریدەکانم ئەخوێندەوە بەوە زۆر ئیستیفادەم کرد مەجەلاتی ئەچوومە مەکتەبەی سولەیمانی مەکتەبەی عام هەم نزیک بوو نزیک بوو لە سەراوە مەکتەبەی عامی سولەیمانی لەوێ ئەچووم بعجێ چیرۆک قسەس مەجەلات ئەم خوێندەوە لەبەر ئەوە وردە وردە سەیرم کرد کە چونکە ئێمە لە سولەیمانی ئیبتیدایی بە کوردی ئەخوێنرا دەرسەکان لەگەڵ عەرەبیش تەبیعی کە ئەچووینە یەکی متەوەسیتە ئەبوو عەرەبی هەبووی یعنی بە کوردی خوێنمان اینجا ئەو تەلەبانەی کە ئەو هینایان نەبوو ئەو وەکو من کە لە 56 کاکم زۆر محاولەی کرد کە عەرەبیم فێر بکە و مەجەلات و ئەچوومە مەکتەبەکان و کە چوومەنە متەوەستە و ئەمانە زۆر یعنی بە هین نەختێ فێرە بوون بە زەحمەت فێرە بوون عەرەبیەکە چونکە ئوستادەکان بوون بە عەرەبی قسەیانە. بەڵێ کەواتە ئەکرێ بڵێن تۆ بینای خوێندەواری و زانستی و فکری خۆت نەزوجی فکریت لە سلێمانی و سەرچاوانی کە بوومە 3 متەوەسیتە من ئەوسا لە بیرمە من ئینسانێک بووم هەموو شتێکم تێئەگەیشت چونکە ئەم خوێندەوە سیاست چییە لە عێراق ئەحزاب چییە شیوعیەت چییە بڕین قەومیەت چییە هەموو من لە پاشە لە مەجلیسی کاچشم زۆر فێر بووم چونکە لە ماڵەوە کاکم بەرادەرەکانی ئەهات نەکنی مەلاکان بەعزێکی ئەهات نەکنی ئەوها بەعزێ لە مسەقافەکان ئەهات نەکنی لەوێ من دائەنیشتم شام تەقدیم نەکرد و خزمەت مەکرد و گەنجێک بووم زۆر شت فێر بوومش لە مەجلیسی کاکم. باش شتێکی تر گرنگ باسەکەی هەروەزام نیهایەتی چلەکانە باسی هۆکاری کەوتنە ژێر کاریگەری بیری ئیخوان موسلیمینەکەی بۆ خۆت من نایڵێم وەکو پرسیار هۆکاری بوو کەوتیتە ژێر کاریگەری بیری ئیخوان. یەکەمین جار ئەمزانی کاکم بازی ئیخوانە کات و چی و ئەمانە یا لێیە پرسن ئەمما ڕۆژێک ئێمە ئەوسا ڕادوێی هین هەبوو دار بڕێن خەشەب ئەو هینەکان ڕادوێ لە خەوشەکەمانە دانیشت بووین ئەخباری کردەوە منیش دانیشت بووم لەگەڵ هەموو عائیلە سەیر بکەن کاکە ڕەسەن خەبەرەکە دوایی پێ دەڵێم ئەوها دەستی کردە وەک گریانێک و دانیشت منی زۆر تعجبم کرد کاکم زۆر شخصیەتی بەقووەت بوو مەسەلەن نەختێ گریانەکەی بە دموع و بڕین بە فەرمێسک و نەختێک بە هێنیش بە دەنجیش زۆر تعجبم کرد بۆ ئەوە ئەگرێت ئێمە کەسمان لێ من نەمردووە دوایی کە نەختێ سارد بۆەوە وتم کاکە ئەوە بۆچی گریای وتی محسین حەسەن بەنایان کوشت لەوێ من حەسەن بەنا چووە فکرمەوە لەوێەوە دەستم پێکرد لە ساڵی چنینەوە لە سلێمانی اینجا ئێمە 3 تەلەڤۆین خەرجی کەرکووک بووین
همو حفتيه هاتنا لايكاكم شرحي رسالة كاني حسن بنايب وكردين أوانش هل سليماني هلا سليماني بەڵێ شتێکی تر باسەکەیت باسی ئەوەکەیت کاتی ئەوەی کە تەعەن تۆ ڕووداوەکانی سەردەمی ئەمەی باسەکەی مەلەکیە دوایی سەردەمی کۆماری و ڕووداوی شۆڕشی 14 تەموزی 1950 بەسەرادێ باسی دژایەتی توندی نێوان ئیخوان و عەبدولکەریم قاسمەکەی ئەو جیاوازیە چی بوو؟ جیاوازی پەیوەندی بە چالاکی ئیخوانەوە هەبوو یاخود قاسمیش لە ڕووی ئەفکارەوە دژایەتی ئیخوانەوە چونکە یەکەمین جار من کە بوومە ضدی ئەم انقلابە من ناڵێم ثەورە نەبوو انقلابێکی عەسکەری بوو بڵێم مەلەکیەتی گۆڕی بچی ئەمانە یەکەمین جار لە ماڵی خاڵم بووم لە ئاغزەلەر تا نیوەڕۆ من نەمزانێ یەکێک هات لە دێیەکە لە ئاغزەلەر وتی نەتان بیست مەلیکیان کوشت دوایی دەرکەوت هەموو عائیلەی مەلەکیان کوشت 35-36 کەس لەگەڵ میێوانەکانیان ژنەکان مەلیک خۆی زۆر خۆشەویستی ئەم عالەمە بوو چونکە یەتیم بوو هەتیو بوو 23 ساڵ بۆ عمری ئەو شتە زۆر هینی لا پەیا کردم من زدی شیوعیەتیش بووم ئەوسا جۆ گەنج بووم لە چواری کولیە بوو بەڵام ئەوەکو ڕوودا و بەڵام عێراقیش بەدەست دەسەڵاتی پادشایەتی و خەڵک نەیە ناڵان خاوەن مڵکەکان خەڵکێکی تر ئەمە نەبوو پێت من ئەزانم هەبوو ئەو شتانە هەبوو ئەمما نەوعە دیموکراتیەتێکیش هەبوو نەوعە معارزەیەک هەبوو ئەحزاب هەبوو باشە خۆ باسی دیموکراتیەتی عەبدولکەریم قاسمیش زۆرەکەن ئەڵێن ئەویش یەکێک بووە لەسەر کرد سەرۆکە باشەکان لە سەرەتاوە لە عێراقا خۆی ئەمە مەوزوعێکی زۆر دوو قوڵە خۆی ئینسانێکی فەقیر بوو عائیلەیەکی فەقیر بوو حەزیە کرد خزمەتی فەقیران بکات کردین ئەمە تەبیعی شخصێکی عەسکەرینە سیاسەت ئەزانێت نەهین ئەزانێت و هەموو ئەوانەی کە دەور و پشتیاندا شیوعیەکان لە پاشا قەومیەکان عەبدولناسر دەفعی کردن بۆ ئەم سیراعە زۆر دوور و باشە لە سەردەمی ئەویشان نەبوو یاسای ئەحزاب و منەظەماتی دەرکرد لە زمنی ئەوەشا ئیخوان دەستی کرد بە ئیشکردن قیمەتی نەبوو یعنی کەس حورریەتی وەرنەگرت غەیری شیوعیەکان نەبێت سەرکوتکاری ئیخوانەکانی ئەکرد نا مەسەلەی سەرکوتکاری نییە ئێمە باسی ئەفکارەکەین وەکو ئەفکار شتێکە بەڵام وەکو ڕێگریش لە چالاکی شتێکی ترە بەعزێ شتی باشی هەبوو خزمەتی فەقیران و ئەمانە خۆشێکی ئینسانی بوو ئینسانێکی خۆی شیوعی نەبوو مولحیدیش نەبوو لا موای نوێژیشی ئەکرد ئەمما يعني انقلاباتی عسکەری هەموو خراپ بوو بۆ عالەمی بەڵام شوعیەکان سوودیان لە ڕووداوەکە وەرگرت طبعا ئەما دوایی ئەوەی کە کردیان بوو بە سەبەبی ئەوەی کە خۆی لێیان بدات و دووریان بخاتەوە زۆر ئەمە گەورەیە ئێوە تۆ ئەو کاتانە کە ئیتر کەوتیتە ژێر کاریگەری بیر و بۆچوونی بزوتنەوەی ئیخوان موسلیمینەوە کەوتیتە ئیش نەئەخر پێشە 49 باسەکەی مەبەستێ کەوتیتە ئیش و چالاکی لەگەڵیان طبیعی چونکە من ئەوسا لە کولیە من مەسئولی تەنزیمی ئیخوان بوو لە کولیە لە بەغدا تاوەکو تەبعەن ساڵی 68 ئیخوان هەر ئیشی کرد وانە تا هاتنی 68 تا بەهاتنی بەعسیەکان هین نەبوو یعنی وە نەبێت ئیشێکی عەلەنی بێت و چی ئەمانە ئەمما خۆی کە حیزبی ئیسلامی مزەکەرەیان دانێ زۆر بەقووەت بوو مزەکێرەکە دوایی 5 مانگ عەفوی کردن
عفوی کردن. خۆی حیزبی ئیسلامی وابزانم لە 26 چواری 1960 دروسە بێ ئەوەیە وانە با لە 26 چوارە دروسە بێ ئیتر ئەو کاتەش کاتی دەسەڵاتی قاسمە بەڵێ یعنی ڕێگەی پێیان حیزب دروستکەن خۆیان منعیان کرد وەزارەتی خارجیە. ئەمما چێ هێنایەوە هینی مەجلیسی تەمیز قەضا تەمیز کرایەوە تەمیز ئەوان شکاتیان کرد لە تەمیز وتینە ئیسلامیەت هینە شریعەتێکی زۆر گەورەی هەیە ئەمە و ئەوە لەبەر ئەوە ئێوە غەڵەتن کە وەڵا تەسیس بوو لەسەر قەراری قەضات. بەڵێ بەڵام بۆچی دوجار لە ساڵی 16 حیزبی بەعسکەیەت ئەو کاتەی تر ئیش و کار وردە ئەوە سێنن ئەوە جایە حیزبی بەعس ئەساسن کرا بۆ زدی حرەکەی ئیسلام. خۆی دکتۆر یعنی تۆ حیزبە گرانرا لە سووریا لە عێراق وا اعتقادمانەیە حیزبی بەعس لەبەر ئەوە کە هات یعنی کە هاتن سەر حکم زانیمان ئێمە کەوا یعنی قبول ناکەن و دەسەکەن بەس حکمی ئیعدام لەسەر کولی کەسێ سابیت بێ لە ئیخوان. بەڵام خۆ ڕاستیشە بەڕێزت وەکو مفەکیری ئەو تەجروبانە ئەزانی هەموو دەسەڵاتێکی سیاسی کە سەرەتا دێن تاوەکو پایەکانی دەسەڵات دانێن ئەندازەیە نەرمن لەگەڵ دەوروبەرە بۆچی هەبعسیەکان لە سەرەتاوە هاتن تون بوون بەرامبەر بە ئیخوان. آخر بۆشی چونکە وتم بێت حیزبی بەعث چێ داینا میشی لە عەفلاق دامەزرێنە منەزیریان بوو و دورزویەکان نوسەیریەکان ئیسماعیلیەکان یعنی ئەوانە هیچی مسلمان نەبوون. حیزبی بەعث یعنی هەر سەرەتا بە ئەفکارەوە خۆی تەرەح کرد ئەساساً کە دانرا موامەرێژی غەربی زۆر گەورە بوو بۆ ئەوەی کە حرەکەی ئیسلامی محاربە بکات. کردی لە سووریا چۆن کردی بە هەزارە کەسیان ئەدام کرد. لە عێراق ئەوەڵ جار هاتن زۆر بەتوندی ئەمما ئیخوانەکان زانیان کە ئەگەر بە عەلەنی ئیش بکەن تەنزیم ئیش بکەن بەعسیەکان دەسەکەن بە کوشتنیان کاریان ڕاگرت. لەبەر ئەوە دکتۆر عەبدولکەریم زێدان ڕەحمەت الله عەلەیه کە عالیمێکی گەورە بوو تەنزیمی ڕاوەستاند. خۆی مراقیبی عامی مرشیدی ئیخوان بوو کە ڕای وەنساند ئیتر تەنزیم نەما تا ساڵی هەشتا تا ساڵی هەشتا و نۆ بڕێن نەوەت تا نەوەت وەستا لە کوردستانیش نازانم کوردستان لە کوردستان نەوەستاوە لە کوردستان وەستاوە چەند ساڵێ بەڵام دەست پێ کراوەتەوە دوای چوونە ئێران و ئێوە ئاگاتان لەوە نەبوو کە لە کوردستانە نەوەستا چۆن نەبوو ئەی ئەمە پێچەوانەی ئەمری ئیخوان نەبوو ئیخوان ڕایەن وەستاند ئەمان لێرە ظروفی ئەمە ئێرە جیا بوو یعنی ڕایەن نەوەستاند وردە دوایی کە هین بچوونە ئێران و چەند ساڵێ لەوێمان زانی تۆ. بەڵێ تۆ ساڵی 1960 کە ئەچی ماستەرەکەت لە قاهیرە ئەخوێنی 72 چیتەوە بۆ دکتۆرا ئەمانە بە کاریگەری ئاڕاستەکەی یا چۆن بڵێم ڕووگەیەکی ئیخوان بۆ ڕوودکرد لە قاهیرە یا علاقەی نەبوو چێ ئەیتوانی لە قاهیرە بڕێ ئیخوانم و یاخود باسی شتێک بکات. ئیخوانەکان هەموو لە سیجن بوون بەس تەسەڕوفی خۆم بۆ خۆم وستم بۆ خۆم یعنی بگەمە پلەیەک بمە ئوستاد لە جامیعە دکتۆرا چووم ینی بەتەنیا هی خۆم لەوێ هەوڵی ناسین و پەیوەندیکردنی نهێنیت نیا بە کەسەوە حرەکەت بکات. یعنی لەو مودەی ماستەر و دکتۆرا کەست نەناسی ئیخوان لە میسر. باش بەڵام تۆ شتێکی تر لە ساڵی هەفتا کە ئێمەیان 50 کەسیان لە تەلەبەکان حیجز کرد و حەبس کرد لە قاهیرە منیش لەگەڵ ئەوان بووم ئەوان حەبس کرام لە سیجن ئەمدی ئیخوانەکان لە دوورەوە مع ذلك نەمتوانی
قسە لەگەڵ یەکێکیان بکەم. بەڵام ئەوە تۆ ڕەت فعل کە سەدام حوسێن لە عێراقا یا عێراق چووە هەندێک تەسەڕفاتی بەرامبەر بە میسریەکان نوانوە لە بەرامبەرە ئەوانیش ئێوەیان گروانیە نە خۆی سەبەبی گرتنەکەی ئەم مینانە ئەم تەلەبانە تقریباً دەوری 50 کەس بووین لە دوو سیجندایان ناین لە مؤتەمەری تەرابلوس لە لیبیا ئەحمەد حەسەن بەکر و عەبدولناسر کەوتنە شەڕ جنێودان بە یەکتری یانی ئەحمەد حەسەن بەکر پێی گوت تۆ خائینی چونکە تۆ ئەتەوێ مەشروعی ڕۆجەرز لە فەلەستین تەطبیق بکەی ئەوە بوو بە سەبەبی ئەوەی کەوا بڕێن بێن ئەو بەعسیەکان بگرن بەعسیەکان دەوری ئیخوان کەس نەیەتوانی کەس نەبوو ئیخوان ئەمانە بەعسیەکان لەوێ مخابەراتی میسری چوونە ناویانەوە بە ناحیەی تەفاهەتی کچ و ئەمانە و هەینە فەیە ناسیتیان 48 کەسیان لەوان گرت قەرار دراوە کە 50 کەس بێت سەیریان کرد لە ناو ئیخوانەکان 2 کەس هەیە لە قاهرە ئێمە هیچ عەلاقەمان لەگەڵ بەعسەوە نییە من و دکتۆر حازم تاها ڕەحمەت الله عەلەیه موسڵاوی ئێمەیان گرت بۆ ئەوەی ئەو 50 یعنی ئێوەش لەگەڵ بەعسیەکانە بوو بە مەلەفێک بەڵێ ئەو کاتانە تۆ شتێکی هیچ عەلاقەمان نەبوو نەمانە من حتا خۆم بە تەنیا خۆم وەڵڵا جاری وا ئەبوو 2 مانگ نەمەتوانی لەگەڵ یەکێ قسە بکەم کەواتە گرتنی بەعسیەکان و ئێوەش ڕەتفیعل بوو ڕەتفیعلی ئەو ناکۆکی نێوان ناسر و ئەحمەد حەسەن ئەو بوو کە دروست بوو بەڵێ بە درۆ گورتیان بە درۆ ئیعلامی میسر بڵێن لە زمانی قالوبەلا و هەر کە سەورە بڵێ کرا هەر بە دزی بە درۆ ڕۆشتن ئیعلامی میسری مەشهورن بەڵێ درۆیشان کرد وتیان حکوومەتی عێراق 50 میسری گرتووە لە سەفوان ئێمەش المعاملة بالمثل أو هنا أقرين بلى 50 کەسیان گرت بەڵێ بۆ ئەوەی 50 تەواو بکەن یعنی بە ئێوە تەکمیلەکە بەو دوانەی ئێوە ئێمەیان گرت ڕاستە یعنی ئەوە یەکەم لە من زابیتێکم پرسی ئینسانێکی زۆر محتەرەم بوو زابیتی یعنی سجن شورتە والله نازم شورتە بوو یا جەیش بوو لێم پرسی وتم ئێمەیان بۆ ئێمە بەعسی نییە گوتی آخر سەیران کرد 48 کەس بەعسی هەیە کە ئەوان عەلاقەیان لەگەڵا هەبوو بە ئێوە 2 کەسیان تەواو هەن کرد چونکە ئێوە مسەجەرن لە لای ئەوان کە ئێوە ئیخوان موسلیمین بەڵێ چەند ڕۆژ لێون عەزیەتیاندان نە ئەی چی تۆمەتی چیان ڕوبەڕۆکردنەوە هیچ تحقیقیان لەگەڵی نەکردن هەر گرتنەکە بوو وەسەلە یعنی ئەی چەند ڕۆژ بوو زۆر بوو لام وایە 34 بوو یا 36 ڕۆژ بوو 34 ڕۆژ بوو کەواتە تۆ یەکەمین زیندان کە بینیوتە لە میسرەوە دەست پێیەکە لە میسر بڵێ باش 36 کەس بووین لەوێ 34 ڕۆژ ماین دوایی هینمان کرد إضراب عن الطعام ترسان يشيك بمري لو قنجانا متلبي كليات وأمانة فوتوان دري بكن أوي إما بيرين ما نقرتن ما أنت نقول الأخوار ده هيد لوي بيان وتيان بياني أرونا وبو بغداد والله طياري شي عراقيان هين كردبو إيمان همو برد برشو سجن هبو لجير مطار سجن هبو لبي ماين وتاو طيارك إيما هينان كردي أي دكتوراكت دكتوراك لباش أو بو يعني مصر دمي ما استرك أو ما استرك أي لبي تواوت كرد قريته دكتورا ما زستين تواو كردبو أما بدكتورا مشغول بو أي دواي قريته بو دواي كعبد الناصر مرت سادات هات قاقزك بونوسير وكل كتابة كذكر كردوا
وتم من هیچ زەرەرم نەبووە بۆ میسر شي أمانة من توم بيستم تو أري جئت لكي أعيد لكل صاحب حق حقه هركز حقه شي هبيه من هاتون بو أوي بيقرأين موبوي والله من جوتم من لا إذا عسين كنت واري من صاحب حقهم أما بيهم دكتوراه كم تواب كم والله دواي بيزروش برقية هاد بو سفارة مصري كمن مش مو نعم كان للرئيس سفارة وانا لا بريد ركتشو بو سادات خويد نوسي لا قشتو بو دسي كشتو بو طبيعي يعني والله يسرابوا بناء على ما أمر به السيد الرئيس يعني خوشي فرماني كبو بقريتو هرتو يعني تعليقي إلى ذا أبو الأسر هيني مباحث بلا أما بيته ويانا وتبوي موافق يعني بنا بلا هل لو بنجا كسبستو ويا وتكردبو أواني كنا همولا بغداد تسفيان كردن لكل كانوا بعض شان نار بو خارج أو هاوري ترد كباسد إيمان إهمال أو هاوري ترد باسد كرا الإخوان بو أوي شهر هاتا ولا غلط أويش هاتوا منو أو من أو خوي هيدي كردبو نار دبوي كاغز وش نعمة كد وسادات بو سادات بلا أتانا من وتبهم لبيش نختك وكبري بشدتهم وتم إن كنت صادقا يا سيدي الرئيس سيادة الرئيس فيما قلت فاعطني هذه الفرصة والله نسيب موافق بلا من موي برنامج كم طواب وما لأخيرا لكوتايك برسيار اللي بكم تباسي أوشد كل سرطة ولا سليماني ويتزياتر كردي باش وعربي نأزاني نزيكي بنجا كتاب النوسي وبوشي بزماني كردي ندنوسي وهم يعني بعربي نوسراون زمان كم نجشت أوي كمان بتوانم بكردي بنوسم شو كم من رأسا شو ما بغداد لبينجي ثانوي شو ما بغداد دراسة خملة كالبي لا يعني هم بالدراسة بعربيبو مصادر عربيبو و يتر هو نجشتم كردي بخينم بلى مجلي قرابيش هاتن بخين دواء أما بشي أوينا أكل كمن بكردي أي تو أفزانم لبشي كردي زانكوي بغداد تفسير النوتو تولوين بلى قسمي بشي كردي استفادتنا كل كردا كان لو كاتانا لا هنا شكا باش زوج كان لقر كردا شون أو زود مهمة بحث دي مسار أو بحث لبشي دومي برنامج زو سباس بو دكتور محسن عبد الحميد لبشي يكمي برنامج جيبنجا آماده بوي لقلمان بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ دکتۆر محسین عەبدولحەمید تا بەشی دووەم بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سوپاس.